بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم و چوار لایەنە ناڕازیەکەی هەرێم کۆبوونەوەکە بە مەبەستی قسەکردن بوو لەسەر تۆماری دەنگدەران. بە میوانداری بەڕێز هاوژین عومەر بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کوردستان تا و توی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەکەین. وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نزیک دەبێتەوە و لایەنە ناڕازیەکانی هەرێمی کوردستانیش کار دەکەن بۆ ئەوەی ساختەکاری لە هەڵبژاردنەکە کەم بکرێتەوە. لایەنە ناڕازیەکان بۆ ئەوەی هەڵبژاردنەکە بە باشی بەڕێوە بچێت لەسەر چەند ئاستێک کار بۆ ئەو پرسە دەکەن. لەسەر ئاستی دەستگاکانی هەڵبژاردن هەر چوار لایەنەکە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و هاوپەیمانی لە هەماهەنگیدان لە قۆناغی پێش بانگەشی هەڵبژاردن و کاتی بانگەشی هەڵبژاردن. هاوکات بۆ پاک بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە دەستگای هەڵبژاردننی چوار لایەنەکە چەند جارێک لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان کۆبوونەوە و داوایان کردووە کۆمیسیۆن کار بۆ ئەوە بکات هەڵبژاردنەکە دوور بێت لە ساختەکاری و تۆمارێکی باش بۆ هەڵبژاردن ئامادە بکات. لە سەر داوای ئەو لایەنانەش کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم بڕیاری داوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کار بە سیستەمی ئەلکترۆنی ناکات و بە شێوەی کلاسیک هەڵبژاردنەکە بەڕێوە دەچێت. لەسەر ئاستی دیبلۆماسیش چوار لایەنەکە پێویستیان بە هەماهەنگیە لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان بۆ ئەوەی زۆرترین چاودێری نێودەوڵەتی بانگێش بکرێت و فشاریش لەسەر دەسەڵاتدارانی هەرێم دروست بکرێت ئەزموونی هەڵبژاردننی عێراق دووبارە نەکەنەوە. لە هەمان کاتیشدا چوار لایەنەکە لە ڕۆژی دەنگدان هەماهەنگیان دەبێت و لە ڕێگەی بریکار و چاودێرەکانیەوە بە وردی چاودێری بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە دەکەن. وا بڕیارە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 30 ئەیلولی ئەم ساڵ بەڕێوە بچێت. بۆ ئەو مەبەستەش 38 قەواری سیاسی بەشداری هەڵبژاردنەکە دەکەن. 773 کاندیدیش کێبڕکێ لەسەر بەدەستهێنانی 111 کورسی پەرلەمانی کوردستان دەکەن. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاکاوژین بەخێربێن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین کۆبوونەوەکەی ئەمڕۆتان لەگەڵ کۆمیسیۆن لەسەر چ بنمایەک بوو بۆ چ مەبەستێک لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردن کۆبوونەوە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان کاک حەکیمەوە بۆ بینەرانی بەڕێزیش. لە ڕاستیە ئەمە بە تایبەتی لەم مودەیە دووەم جارە لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم کۆ دەبینەوە. پێشتر وەکو نوێنەری دەستگاکانی هەڵبژاردن بەگشتی ئەوانەی کە قەوارە و لیستیان هەیە بۆ هەڵبژاردن لەگەڵ ئەنجومەنی کۆمیسیاران کۆبووینەوە لە تقریباً 2-3 هەفتە پێش ئێستا و ئەمڕۆژ نوێنەری بەرپرسی دەستگای هەڵبژاردننی هەر چوار لایەنەکەی وەکو کۆمەڵ و گۆڕان و یەکگرتوو هاوپەیمانی موعیدێکی مسبەقمان وەرگرت کۆبووینەوە. ئامانج لە کۆبوونەوەی ئێمە دەچێتە چوارچێوەی ئەو هەماهەنگەی کە بڕیار دراوە لە بینی کۆمیسیۆن و لایەنە سیاسیەکان هەبێ. ئێمە ئەم کۆبوونەوەی بۆچی دەکەین؟ کۆمەڵێک تێبینی وردمانە سەر پرۆسەکە لا گەڵاڵە بوو و وەکو چاوێکی تیژ لەسەر هەموو قۆناغەکانی پرۆسەی هەڵبژاردن شتی خۆمان تۆمار و تەسجیل کردبوو لە هەموو بابەتەکانە بە تایبەتیش پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و کلێنەکانی تۆماری دەنگدەران و هەر شتێکی تر کە پەیوەست بێ بۆی وەکو کەلێن سیر بکرێت لە ڕۆژی دەنگدانا بکرێت بە هۆکارێک بۆ ئەنجامدانی ساختەکاری یا پرۆسەکە بەلا ڕێدا ببرێت. لە ڕاستیە زۆر جار لەلایەن هەندێک لە بەڕێزانی کۆمیسیۆنی شۆباز لەوە دەکرا کە ئەم لایەنانە پێویستە لە برێوەی ڕخنەمان لێ بگرن هاوکارمان بن. ئێمە بەڕاستی هەوڵمان داوە هەر ئەوە نەبێت کە ئێمە هەندێک شتەڵین بە قسەیەک بێ و بە دوواداچوونی بۆ قسەیەک بێ و بە دوواداچوونی بۆ نەکەین یا ڕخنەیەک بێ. بەرئەنجامی هەستکردن بە بەرپرسیارەتی خۆمان بۆی کە ئێمە داوای هەڵبژاردنێکی پاک و بێگەر دەکەین ڕۆڵی ئێمە چییە لەو پرۆسەیە؟ بە تایبەتی وەکو مەکتەبی هەڵبژاردنەکان ئێمە هاتوین هەموو ئەو شتانەی کە بە کلێن و بە خروقات و بە ناتەواویمان بینێ لە پرۆسەکە چ لە میانەی تانەیە ئەمڕۆ پێشکەشمان کردووە کە وادەی پێشکەشکردنی تانە بۆ لە تۆماری دەنگدەران چ ئەوەی بە شەفەیی چوین لێ ڕوونمان کردوێتەوە. ئەو تیمەی کە ئێمە لەگەڵان دانیشتین بەڕێز سەرۆکی فەرمانگەی هەڵبژاردن بوو دکتۆرە ڕێزان و ستافی و تیمی تۆماری دەنگدەران کە لە چەند مدیر و مدیر عام و چەند بەرپرسێکی هۆ بوو چەند ئەندامێکی بەڕێز پێگاتە بوو. بەس کۆبوونەوە کە لەسەر داواکاری ئێوە بوو
ولەسەر چ بنەمایەکی لەگەڵ کۆبوونەوەکە طبعاً بە مفاتحەی ئێمە بوو بەڵام ئەبێ ئەوش بزانین تەنانەت لە کۆبوونەوەی لوتکەی ئەو چوار لایەنە سیاسیەشدا کە باسی هەڵبژاردننی پاک و بێگەر دەکەن لەلایەنەکانە ئێمە وەکو پێشتر وتم هەر بۆ ناوستین ڕخنە بگرین وەکو خەڵکێکەڵێ بەڵام ئیشمان نەبێ هاتوین وەکو یاریدەدەرێکی کۆمسیۆن وەکو قسە بڕینێکی کۆمسیۆن کە دوایی ئەگەر ئێمە ڕخنەیەکمان گرت بڵێن کاکە ئەم شتانەتان بۆ لە کاتی خۆیانە هێناوە گەرنا ئیشمان لەسەرە کرد بۆیە بەرئەنجامی ئەو کۆبوونەوەی لوتکە کۆمەڵێک ڕاستپاردەش بووە لە دەرەوەی ئەو بەیاننامە گشتیە یەکێک لەوانە بریتی بۆ لەوەی ئێمە ئەم چوار دەستگای هەڵبژاردنە بێ کۆدانیشین هەمانگی زیاترمان هەبێ نەک لەسەر تۆماری دەنگدەران لە قۆناغەکانی داهاتووشدا لەسەر کۆمەڵی شت وەکو بریکاری سیاسی و ئەوانەی کە دەچن چاودێری پرۆسی دەنگدانەکەن لە ڕۆژی دەنگدانی گشتی و دەنگدانی تایبەتیشە باشە بەس لەسەر کۆبوونەوەکی ئەمڕۆ بە دیاریکراوی لەسەر تۆماری دەنگدەران ئێوە چیتان بە کۆمیسیۆن گوت و چی تێبینێکتان لەسەر تۆماری دەنگدەران هەیە وەکو ئەو لایەنە لە ڕاستیا قسەکانی ئێمە ئەو چوار لایەنە دابەش بوو بە دوو تەوەر تەوەرێکیان لە ڕووی میهەنیەوە ئەو کەلێن و کەم و کورتیانەی کە بینراوە وەکو تانە لە پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانە هەبووە لە ناو تۆماری دەنگدەرانی ئێستا کە هێشتا نوسخەی کۆتایی نییە لە قۆناغی داهاتووە نوسخەی کۆتایی حەزرەکرێ خاڵی دووەم کۆمەڵێشت وەکو دەستپێشخەری وەکو دەستپێک وەکو مقدمەیەکی قەزیەکە و یا وەکو حساسیت ڕوونکردنەوەیەکی جانبەکانی تر بۆ نمونە ئێمە باسی ئەومان کردووە مەرج نییە ئێمە کە ڕخنەیەک دەگرین ئەبێ خۆمان چارەسەرەکەشی دیاری بکەین یا بۆ نمونە ناکرێت ئێمە کۆمەڵێ دەور ببینین لە ئەساسا نابێت دەوری هێزە سیاسیەکان بێت چونکە بەڕاستی ئەم هێزە سیاسیانەش تاقەی بەشەری و علمی و میهنیان محدودە یعنی خۆ من کۆمیسیۆنێکم نییە وەکو ئەم کۆمیسیۆنە 530 فەرمانبەر و بەرپرسی هۆبە و خەڵکی متەخەسیسی ئیشی تیاب کامیلاکی ڕسمی بن ئێمە کۆمەڵێک کەوادرمان هەیە ئەزمموی پێشوەختیانەیە کەوادری شارەزان و چای تیژن چ لە ڕووی میهنی چ لە ڕووی یاسایی چ لە هەموو ناحیەکانی تر بەڵام ئێمەش بەڕاستی مەرج نییە بۆیە گرنتی ئەوەیە کە خۆیان دەبێت زۆر بە میهنیانە کار بکەن خاڵێکی تر ئەوەیە ئێمە لە مەترسی پرۆسەکە ئاگدارمان کردنەوە یا خۆیان دەزانن و ئێمە بەڕاستی بیرمان خستنەوە کە ئەوانە لە هەمان کاتا قازیەکی گەورن بەسەر پرۆسی سیاسیەوە ئەوان ئەگە سەرکەوتوو بن لە کارەکانیانە سەرکەوتنی ئەوان سەرکەوتنی ئێمێ ئەوان خوا نەخواستە شکست بێنن بەڕاستی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان تێکەچێ یعنی ئێمە دووشتمان پێوتون دوو حاڵەتمان پێوتون حاڵەتێکیان بۆ پێش هەڵبژاردنە حاڵەتێکیان بۆ دوای هەڵبژاردنە ئەگەر خوا نەخواستە ئەو سەرنجانەی ئێمە نەچێتە بواری جێبەجێکردنەوە تەمان ڕەنگە هەموو سەرنجەکانمان ینی هین نەبێ بڵێن 100% ئێمە سەرنجەکانمانەوە چکە لەوانەیە بەشێ لە سەرنجەکانمان بۆ منە وەڵامێکی هوەری هەبێ یا حلێکی هوەری بێ هەر لەو مەجلیسیا حل بکرێ بەس بەشێکی تێبینی ڕئیسیە بە تایبەتی و لەسەر تۆماری دەنگدەرانی تایبەتە لەسەر هەندێک مەسائلی ترە باش ئێمە بەرئەنجامی ئیشەکانمان بەڵێ ئەوەی مەبەستم ئەو دوو ملاحەزەیە کە یەکیان تایبەت بە پێش هەڵبژاردن و یەکیان دوای هەڵبژاردن ئێمە پێمان وتون دەبێت لە حساسیەتی قەزەکە تێبگەن ئێمە ئەگەر بزانین ئەم تێبینە سەرەکیانەمان ئەوەی کە بە فعلی کە لێنە لە پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و پرۆسەی هەڵبژاردنەوە و دەبێتە فاکتەری تەزویر و ساختەکاریکردن ئەگە لەبەر چاو نەگیرێ بە دووری مەزانن بژاردەی کشانەوە لە هەڵبژاردن و مقاتعکردنی انتخابات لە ئەم چوار هێزەوە بە دوور مەزانن بیر لەو عاقیبەتە بکەنەوە حساسیەتی قەزێکە ئەوە بکەن لە پێش هەڵبژاردنە بۆ دوای هەڵبژاردن ئەگەر پرۆسەکە هاوشێوەی پەرلەمانی عێراق و هەڵبژاردنەکەی بڕوا بڕێەوە و بەڕاستی گەندەڵی گەورە ڕووبا و ساختەکاری گەورە و منەظەم ڕووبا پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بەڕاستی نائارامێکی گەورە بەخۆیەوە دەبینێ ئەو تۆزە ڕوحەش کە ماوە ئێستا لە ناو پرۆسەی سیاسیە ئەوەش دەمرێ کێشەی گەورە دروستە بێت چونکە بەڕاستی ئەم هێزانە جارێکی تر دانانیشن ئەگەر ئێستا ئیرادەیەکی ئیقلیمی و دەولی هاتبێ دەستێکی دەرەکیش بەشدار بوو بێ لە پرۆسەی تەزویر و ساختەکاریە لە عێراق ئەوەی هەرێمی کوردستان بەڕاستی قبول ناکرێەوە بەڕاستی نەئارامی و نەهەمواری سیاسی لە هەرێمی کوردستانە دروستەکە ئەمە بەشێکی ئەو قسانە بووە کە ئێمە وەکو چۆنەڵێ یاداشی شەفەی وەکو بیرخستنەوە بەم بەڕێزانەمان وتۆ بەشی دووەمی وەکو باسم کرد ڕێکارە هونەرەکان بووە بۆ نمونە بەشێ لە ڕێکارە ئەو تێبینیانی کێوە لەسەر تۆماری دەنگدەران ئەمڕۆ بە کۆمیسیۆنتان و چی بوون ینی ئەو تێبینیانە ئێمە لەبەر ئەوەی چوار دەستگای بەڵێ لەبەر ئەوەی چوار دەستگایان ئەم دەستگایانە هەمانگی باش لە بینمانە هەیە زۆرێک لە خەلەلەکان طبعاً هەمومان پێ دەزانێت بەڵام ئێمە لە قسەکانی خۆمانە بەڕێزێک مەسەلەن تەرکیزی کرۆ لەسەر چەند خاڵێ بەڕێزێکی تر لەسەر چەند خاڵێ ئەوەی کە ئێمە بەگشتی بە خەلەلی دەبینین تا ئێستا لە پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لەو دەتایە بە تایبەتی لەسەر مەسەلەی دەنگدەری تایبەت
چەند ملاحەزەیەکمان پێوتون یەکێک لەوانە ئەوەیە تا ئێستا بڵێن ئەمڕۆ پێم وابێ وەزارەتی پێشمەرگە ناوەکانی خۆی نردۆ بۆ ئەوەی تۆماری دەنگدەرانی تایبەت ئەوە بکەن یعنی تا ئەم دقیقەیە سجلێکمان نییە بە ناوی سجلی تۆماری دەنگدەرانی تایبەت تا ئێستا ئێمە چۆن وەکو سجلەکە ئەگەر ملاحەزەیەکمان لەسەری هەبوو بێ ئیشمان تیا کردوێ بۆی بزانین کە لێنەکانی چییە ئەوە ژەوە بکەین چونکە بەڕاستی ئەو ڕێژەیەکی زۆرن تۆماری تایبەت ئەبێ بەراورد بکرێن بزانین ئەمانە ئایا ماون لە دەنگدانی گشتیان نەماون چکە بوونیان لە دەنگدانی گشتیە یەکەمین وە گەورەترین دەرگای تەزویرێکە لە هەڵبژارنەکانی تریشا تەزویری پێکراوە کە تۆ دەیان هەزار کەست هەیە مەفروزە بەشداری بکات 48 ساعت پێش دەنگدانی گشتی لە دەنگدانی تایبەتە ئەوەی کێکە لە کلێنەکان کە بە دوور و درێژی باسمان کردووە مەسەلەی جۆم و جوڵێکی هین هەست پێ دەکەین کە تەسەورمان وایەوە هەستمان پێکردەوە ڕستمان کردووە ڕێژەیەکی زۆر لە ئەندامانی هێزی ئەمنی و پێشمەرگە ئەوانە کە دەنگدەری تایبەتن بە ئەشکرا لە هەندێک شوێن نەقڵ دەکەن ناوی خۆیان نەقڵ دەکەن بۆچی بۆ ئەوەی گومانەکە بۆ ئەوە دەچێت کە ئەمانە ناوی خۆیان لە دەنگدانی گشتیابی هێڵنەوە لە دەنگدانی تایبەتیشە بۆ ئەوەی لە ڕۆژی دەنگدانی تایبەتە کە وەرەقەی نەقڵیان دەدەنێت لە دەنگدانی گشتیا بەم وەرەقەیە بتوانن چن دەنگ بن وەکو چۆن ئەو مەحزەلەی لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەبە پاشان ئیجراعاتی بژاردن و جاکردنەوەی دەنگدانی تایبەت کۆمەڵی خەلەلمان تیابینیەوە کۆمەڵی مەترسی گەورەمان تیابینیوە ئەوانەمان بە کۆمیسیۆن و تۆ کە قەرار وایە ئەگەر بەدەممانەوە بێن چاکیکەنەوە گەرنا کێشەیەکی گەورە دروست دەکات بۆ نمونە بڕیار دراوە لە ڕێکاری ژمارە 9 نیزامی ژمارە 9 کۆمیسیۆنی کوردستانە دەنگدانی تایبەت بە شێوەی دەنگدانی گشتی هاوشێوەی دەنگدانی گشتی هەر لە مەحەڵتەکە جا بکرێتەوە و ئیعلانیش بکرێت بە هەمان ئیجراعاتی دەنگدانی گشتی ئەمە دوو خەتەری گەورە دروستەکە خەتەرێک ئەوەیە بەرپرسێک فەوجێک ئامر فەوجێک بۆ نمونە 200 کەسی خۆی دەبا لە شوێنێک دەنگ بە کە هەر لەویا سندوقەکە ئەوە ئەکرێ ئەو پێی وایە دەبێت ئەم 200 هەر 200ەکەی بۆ حیزبەکەی ئەو دابێتی ئەو کاتە ترسێکی گەورە دروستەکە کابرای دەنگدەر ئەگەر بە شێوەی پێشوو بێ ئەڵێ کاکە من ئەم سندوقە خۆ لێرە فەرز ناکرێت ئەچێت تێکەڵی بنکەکانی ترە بێت لەبەرەوە نازانرێ من دەنگم بەکێداوە بەس لەویا ڕێک ئەو 200 ئەگەر 200 دەنگای بۆ حیزبەکەی ئامر فەوجەکە یا بەرپرسە ئەمنی سەربازەکە نەبێ کێشەیەکی گەورە بۆ کارمەندەکان دروستەکە لەوە چێ سزایان بن یا بۆ هەڕشەیە بیان ترسێن ئەگەر نەشتوان سزایان بن خاڵێکی تر ئەوەیە تۆ کە نەتیجەی ئەعلانەکەی عادەتەن هەروە بۆ لە انتخاباتی ئێمە ئەم هێزانە هێزی حیزبین هێزەکانی هەفتاتە هێزەکانی هەشتاتە هێزەکانی سەر بە وەزارەتی پێشمەرگەی مووی هێزی حیزبیە زۆرینەی زۆریشی لە ساڵ 90 زیاتر لەسەر دەسەڵات ماڵە ڕاستە هێزەکانی تر دەنگی باشیان هێناوە بەڵام بەڕاستی ئەمانە لە ڕووی ئۆرگانیەوە حیزبین تۆ کە ئیعلانی دەکەی ئەم نەتیجەیە 48 ساعت پێش دەنگدانی گشتی ئەڵێ کاکە ئەمە بۆ نمونە یەکێتی و پارتی لە ساڵەوەی دەنگدانی تایبەتیان هێناوە ئەمە کێشەی گەورە بۆ دەنگدانی گشتی دروستەکە تەسیر لە ڕوتی انتخاباتەکە لەوانەیە خەڵکێکی زۆر سار بێتەوە بڵێ کاکە کە ئەوە هەروابێ کەواتە تەزویری زۆر کرا من هەر ناچم بەشداری ئەو تۆزەش ناکەم بۆیە داوامان کردووە بە هاوشێوەی انتخاباتی پێشوو دەنگەکان فەرز نەکرێ و ببرێتە شوێنێک بۆ ئەوەی ئەم مەترسیانە دروست نەبێت بۆیە بەڕاستی ئەمە بەس بە تایبەت بە دەنگدانی تایبەت ئەم ملاحەزانە لە دەنگدانی گشتیە ئەمەشتی ترمانە بوو بۆی زۆر لەسەریەوە فۆرمی ژمارەیە کە بۆ نەقڵ و ڕاستکردنەوەی ناو و ئیزافەی ناو ئەو شتانە دەکرێت یەکێکە لە ترسەکان کە بۆ نمونە خەڵکێکی زۆر بچێت لە شوێنە کۆنەکەی ناوی مابێ دەنگ بە کە ناوەکەی نەقڵ کردووە و ئەو فۆرمەشی پێ بێ بچێت بۆ شوێنە تازەکەی بڵێ کاکە من بڵێم چی خۆ من نەقڵم کردووە ڕقەکەی کۆمیسیۆنە با دەنگ بن الحەمدولیلا ئەمڕۆ پێیان وتین کە بڕیارێکیان هەیە ئەوانەی کە فۆرمی نەقلیان پێ بە هیچ شوێ بۆیان نییە دەنگ بن چکە بەڕاستی ئەو یەک بوو لە ترسە گەورەکان کە بۆ تەزویر ئەوە دەکرێت هەرچەنە ئێمە ئەم قسانەمان قسەی نهایی نین ئێمە بەڕاستی دەبێت تەجربەی کۆمیسیۆن بکەین دەبێت بزانین بڕیارەکانی تری پێش هەڵبژاردن بە چه ئاڕاستەیە کارڕۆ بەڵام بەڕاستی ئەگەر ڕێگە بگیرێ لەوەی بە فۆرمی ژمارەیە کە فۆرمی نەقڵکردن و فۆرمی ڕاستکردنەوەی ناو کۆمەڵی بە تایبەتی نەقڵکردنە بۆ دەنگ بدرێ بەڕاستی ئەو سیناریوانە ئێستا ئەمە هەست پێەکەین کە زۆرێک هەوڵەدەن نەقڵ بکەن ئەو کاتە بەو فۆرمە دەچن لە شوێنە کۆنەکەش کە نایەن ماوە دەنگە دنیا ئەچنە شوێنە تازەکە لە کاکە تۆ چۆن ڕێم لێگری لە کاتێکا من وەرەقەی کۆمیسیۆنم پێ یا ڕەنگە هەزاران حاڵەتی ئاوا ڕووبات کۆمیسیاران ناچار بن بڕیارە بن بڵێن کاکە دەرگایان بۆ بکەنەوە دەنگ بن بۆ شتێک لە کێشەکانی تەزویر دروستە بێت بۆ نمونە ناومان هەیە نەگەشتۆتە 18 ساڵ ناوەکان هێڵدراونەتەوە ئەم حاڵەتانە دۆکیومنت کراون یعنی هەیە مانگی 10 و 11 و 12 2018 دەبێ بە 18 ساڵ
کە ئەمان دەبێت ئەو ناوانیان دەرکردبێت کە لە یەکی دەوە دەبن بە 18 ساڵ ئەوانەی تا سینۆ دەبن بە 18 ساڵ مەفروزە نایان مابێ بەڵام حاڵەتمان هەیە بە تایبەتی لە بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانە بنکە لاوەکیەکانە خەڵک چووە بەڵێ تەمەنیشی 18 ساڵ نەبوو ناوی ئیزافە کراوە بۆ نمونە کێشەی کۆبوونی خۆراکمانەیە ژمارەی کۆبوونی خۆراک سێ جۆر کێشە هەست پێەکەین تۆ ڕقەمی کۆبوونی خۆراکەکەی خۆت لێ دەدەی هەمان ڕقم کە مەفروزە لە عێراقا ڕقەمی دووبارە نەبێ هەمان ڕقم هەیە بۆ نمونە عایلەیەک لە هەولێریا بۆ نمونە تۆ ناوەکانی خۆتە لەو فۆرمەکەی خۆتە لەو واجهە ئەلکترۆنیک کە بۆ تێهێنێ مەفروزە ئەو ناوانەی کە دەنگدەرن و لە ناو فۆرمی بایعی تۆیە هەن بەزەوانە بنووسێ سەیرەکەی دوو کەسی تری تیاهی محافظەیەکی ترن ئەمە بەڕاستی خەلەلێکی زۆر گەورەی دروستکردو ئێمە دەیان بەڵگەیوامان لەبەردەستە هەرچەندە بەڕاستی ئێمە ئەوەندەی بزانین هیچ فۆرمێک لە عێراقا نابێ هیچ محافظەیەک یەک ڕقەمی هەبێ مەسەلەن ڕقەمێک من ڕقەم سەبم عایلەیەکی تریش ڕقەم سەی هەبێ لە هەولێر کە من لە سلێمانیم کە من ڕقەم سەم لێدا ناوی ئەویش بێنە و ناوی ئێمەش بێنێ بۆ نمونە عایلە هەیە لە دوو شار فۆرمی هەیە عایلە هەیە لە یەک شارە دوو فۆرمی هەیە باشە دوو عایلە هەن لە دوو شارە یەک ڕقەمی فۆرمیان هەیە ئەمانەمان هەموو بۆ باسکردون مەسەلەی هەیە بۆ نمونە و عایلانەی کە تازە دروست بوون ئەوانەی تازە زەواجیان کردووە ئەمیش دیسانەوە کێشەی تری هەیە کۆمەڵی خەڵکن لە کۆنەکە ماون لە تازەشن کۆمەڵی خەڵگن لە کۆن سڕاونەتەوە لە تازەژی زافە نەکراون ئەمە بە هەر دووبارە کێشەیە دەنگدانی دووبارە چەندێت تاوانە بێبەشکردنی منەظەمیش لەوەی کە تۆ مافی دەنگدانت هەبێ و ناوت بسرێتەوە بۆ نەبێ دەنگ بی ئەوەش دیسانەوە خۆی بۆ خۆی پێشێلکردنی ئیرادەی نەفرێکە کە بە حورێتی خۆی ئەوێ بچێ بەشداری دەنگدان کە هەموو مەرجە یاساییەکانی تیا تۆ مافی بفەوتێنی ئێمە بەڕاستی داوامان کردووە کە بە هیچ شێوەیەک بنکەی دەنگدانی تازە نەکرێتەوە بەڕاستی بە کێشەی گەورەمان بینی بنکەی لاوەکی کرایەوە طبعا ئەم قسانە لێرە مەجال نیە زۆر شەرحیکەین هاوڵاتی ئاسایی لەوە چێ نەزانێ فەرقی بنکەی دەنگدان چیە لەگەڵ بنکەی لاوەکیە ئەوە ڕەنگە ئیشاڵاو لە کاتی ترا ئێمە بە تەفسیل باسی ئەوانە بکەین بەڵام هەر ئیجراعاتێکی وتومان هەر ئیجراعاتێکی وەکوکردنەوەی بنکەی تازەی دەنگدان کە وەکو لە انتخاباتی عێراق جاری وایە فەرمانگەیە گەڵسا بەبێ ئەمری کۆمیسیۆن چەند بنکەیەکی دەنگدانێ کردەوە یەکێک بەناوی ئاوارەیەکێک بەناویی هەموو ئەمانە بۆ تەزویرن ئێمە وتومان دەبێت ئیجراعاتی سارم هەبێ و پێشیان وتوین بە هیچ شێوەیەک ئەوە ناکەن بیان کردای پێشتر دەیان کرد بەڵام وەکوتم ئێمە چاوەڕێی نەتیجەی ئەم هینان دەکەین ئێمە ئەو گومانە دەبین کە کۆمیسیۆن هەوڵ بە ئەوە بکە کۆمەڵە خاڵی تر هەیە کە ئەمە ئەچنە چوارچێوەی ئەوەی ئێمە بەڕاستی سەرنجی دیارمان هەبوو لەسەر تۆماری دەنگدەران تا ئەم دەقیقەیەش پێمان وایە ئەگەر بەو شێوەیە ئاو بڕوا ئەم تۆمارە کلنی گەورەی تایە بەڵام لەبەرەوەی تا ئێستا نوسخەی نیایی نییەوە خەڵکی مەفروزە بچێ بە دوای ناوەکانی خۆیان بچێ و ناوەکانی خۆیان بدەوە دوو ڕۆژی تریان بۆ تازەکردەوە و ئێمەش ئەو تەعنانەمانداوە کە هەموو تەعنی بوونیەوی جەوهەرین کە تەسیر لە چیەکەن لەوەکەن تۆماری دەنگدەرانەوە بێ بۆ نمونە حاڵەتی مردوەکانمان هەیە ئەمە کێشەیەکی گەورەی لە تۆماری دەنگدەرانە سەدان هەزار مردووت هەیە تا ئێستا پێم وایە بێ 20 شتێکیانەوە کردووە ڕەنگە لە ڕووی هونەریەوە کۆمیسیۆن قسەیەکی هەبێ بڵێ کاکە من ئەو داتانەی حکومەتم داتێ ئەو داتانە نین کە من ناوەکەی بە حەقیقی پێ بناسمەوە لە تۆماری دەنگدەرانە ئەمە تا ڕادێگە و قسەی ڕاستە بەڵام ئایا ئەم دەسەڵاتە دیسانەوە دەبێ بێتە سەر خەت چۆن تۆ ناوی مردوویەک دەدەی بە کۆمیسیۆن کە بیسڕێتەوە بەڵام لە کاتێکە ئەو ناوە لێ دەدا یەک دوو زانیاری بەردەستە ئەو یەک دوو زانیاری لێ دەدا نزیکی ناو هەیە دەڵێ 570 هاوشێوەی هێناوە خۆ تۆ ناکرێت کەسێک کە دڵنیا نەبی لەبەر خاتری مردوویەک 560 ناوی تر بسڕیتەوە بۆیە بەڕاستی کێشەیەکی گەورە لەوەیە هەیە تەسەورەکرێت تا ئێستا ناوی ئاوارە مابێ ئاوارەی مادەی 140 ئاوارەی سووری ئاوارەی تورکی ئەمانە لە تۆماری دەنگدەران وەڵامی بەرپرسانی کۆمیسیۆن چی بوو بۆ ئێوە پێیان وتن بەڵێنیان پێدان کە تۆمارەکە بەتەواوی پاک بکەن و ئەو ئەوانەی ئێوە لە بەرچاو بگرن و خاڵ وەڵامەکان دووشتن کاک حەکیم وەڵامێکیان ئەوەی ڕەنگە ئێسامە وەکو ملاحەزەیەک لامان بێ هەنە شتێ ملاحەزەی فەنیە ملاحەزە فەنەکان لەوچێ وەڵامێکی مقنعی هەبێ ئەمە شتێکە بەڵام هەندێک شتێشتی جەوهەریە پەیوەندی بە بنیاتی بوونی تۆمارێکی دەنگدەرانی پاکو ئەوە هەیە ئەمە پەیوەندی بە کاتەوە هەیە پەیوەندی بەوەی بزانین ئەم کۆمیسیۆنە تا بەر لە هەڵبژاردن چی ئیجراعاتێکە کار لەگەڵ ئەم ملاحەزاتانەی ئێمەیە بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران یعنی بۆ نمونە ئێستا ئێمە یەکێ لە شتەکان محافظەی وا هەیە مختاری گەڕک چووە بە لیست ناوی بردووە بۆ بنکەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ناوی نەقڵ کردووە لە خۆیەوە تۆ مەفروزە خۆت بڕۆی کۆمەڵە بەڵگەنامەی ڕسمی خۆتت پێبێ ئەم تۆماری دەنگدەرانە لە شوێن هەیە تیمەکانی بنکەلاوەکیەکان هەڵوێستیان وەرگرتووە تویانەوە پێچەوانە ئیجراعاتە ئەمانەیان دەرکردووە لایەن بردووە محاسبەیان کردوون لەبەر ئەوەی ئیشەکەی مختاریانەوە نەکردووە
بۆیە بەڕاستی ئێمە یەقینمان هەیە هێزی سیاسی هەیە لەم هەرێمەیە ئێستا شەو ڕۆژ لە ئیشایە بۆ ئەوەی چۆن تەزویرەوە بکە یەکێ لە گەورەترین کێشەکانی ئێمە لە هەرێمی کوردستان و لە هەموو عێراقیشا بە تایبەتی قسە لە هەرێم بکەین کێشە گەورەکانی ئێمە بریتێ لە دەنگدانی دووبارە تا ئەم دەقیقەیەش بە چاودێری ئێمە و ئەوەنەی لێوەربوونێتەوە هیچ ڕێکارێک نییە بتوانێت ڕێگەل لە دەنگدانی دووبارە بگرێ ئیلا ئەڵڵاهومە ئەو ستافەی لە ناو وێزگەی دەنگدانە لە ناو بنکەی دەنگدانە پرۆسەکە بڕێوە ئەبن باش چونکە ئێستا بەڕاستی دەڵێن بۆ ئەوەی کە بەڕاستی دەنگدانی دووبارە نەبێ یا کەسێک نەتوانێت تەسکەرەمان لا بردووە جنسیەمان داناوە لەگەڵ کارتی نیشتیمانی لەگەڵ پەسەپۆرت بەڵام پێچوانە یاساکەنی لە کاتێکە بەپێی یاساکە تەنە جنسیە ناخۆ ئەزانین چۆنە خۆی کێشەکە لەوە نییە ئێستا ئێمە چۆن ئەزانین دەتوانێت تۆ ئێستا تۆ بڕۆی لەو بازارە تەسکەرە دەرکی ئاوەش دەتوانیمشی جنسیە دەرکی مۆزەفێکی تعریفە کە دانیشتووە سەیری ناوەکە ئەکا و سەیری بەڵگەنامەکەی تۆ ئەکا ئەو جنسیە کە ڕەنگە لە دەوائری ڕسمیە لە شارێکی تر من خەڵکم بینیەوە بە 40,000 دروستی کردووە بیستومانەوە بینیویشمانە خەڵگەوە چوە بۆ ئەوروپایی محافەزەیە کە ئەمنێتی پارێزراو نەبووە چوە بەناوی ئێوە بۆیان دروست کرۆ بۆ ئیقامی پێوەرگرێ ئەکاکە کە تەسکەرەی تەزویر هەبێ لە هەڵبژاردننی ترات دەیان 1000 تەسکەرە کرابێ بۆ خەڵکێک بچێ بەناوی یەکێکەوە دەنگ بدا فەرقی یەکێک قودرەی ئەو لایەنەی کە تەزویرەکە قودرەیەکی بەشەری و مادی گەورە و فەنی گەورە بە خەرجەدا بۆ ئەو پرۆسێ بتوانێت تەسکەرە بکە دەتوانێت جنسیەش بکە ئەڵڵاهومە ڕەنگە نەتوانێت جواز بکە بەڵام بەڕاستی من پێم وایە تەزویرکردنی ئەوە بەڕاستی دەچێتە بەردەمی مۆزەفێکی تعریفە ئەوەی کە بەڵگەنامەکان سیرەکەەوە ناوەکە ئەدۆزێتەوە من پێم وانییە پێی بزانێت کە ئەمە تەزویریا تەزویر نییە بۆیە بەڕاستی حاڵەتی وامان هەیە خەڵکێ لە هەڵبژاردننی پێشووا 16 ساڵ بۆ هەوەیان بۆ کردوە چوە لە بری 18 ساڵەکانی کە دەنگیان نەداوە چۆ دەنگی داوە تۆ فەرق لە بینی 18 ساڵ و 30 ساڵا دەکەی بەڵام ناتوانانی فەرق لە بینی 18 ساڵ و 90 ساڵا بدۆزیتەوە لە بینی 25 ساڵ و 26 ساڵا بدۆزیتەوە بۆیە بەڕاستی کێشەی دەنگدانی دووبارە ئێمە ترسی گەورەمان لێ هەیە و بەڕاستی ئەوە یەکێکە لەو خەلالانشی تا ئێستا نە لە دەنگدانی ئەلکترۆنی نە لە دەوێکەیە نەگیرا ئەو تانەی کەم ڕووداتان ینی بۆچیە تانە لە تۆماری دەنگدرا بە پێی ڕێکارە یاساییەکان کە دوێنێ ئەخیر وادە بوو ئەو نەمیزانم ئەخیر وادە بوو بۆ ئەوەی کە بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران مامەڵەکانی خەڵک ڕاییکەن یا پێشوازی لە خەڵکن بۆچی بۆ ئەوەی چێکی ناوەکانیان بکەن بۆیە دەرگای تەعنیش کرایەوە پێم وابێ وڵا تاریخەکەم لێ تێک نەچێت لە 16 مانگ کە ئەمڕۆ 16 مانگ ئەخیر وادە بوو بۆچی بۆ ئەوەی کیانە سیاسیەکان بێن تەعن بن لە تۆماری دەنگدەران بزان کە لێنەکانی چین چکە مودەکەی تەواو بوو هەرچەند ئەمڕۆ ئێمە کە لەگەڵ کۆمیسیۆن دانیشتین 2 ڕۆژی تریان ئیزافە کرد چونکە بەڕاستی من ئامارەکەشم پێیە هی تا 15 یانی ڕێژەیەکی زۆر کەم ئەوژێکێکە لە کێشە گەورەکان چونکە کۆمیسیۆن زۆر بە پەلە دەستی پێ کرد ینی تا ئێستا کەمتر لە 108 دەنگدەرانی هەرێمی کوردستان سەردانی بنکەکانی تۆماری کوردستان کەمتر لە 108 ئەوە ئینی ئەمڕۆیە کە لە کۆمیسیۆنمان وەرگرت تا 15 لە یەکەم ڕۆژەوە لە 11 تا 15 لە کوردستانە بە هەر چوار محافەزەکەی سلێمانی و هەولێر و دهۆک و هەڵەبجە 247402 کەس چووە سەردانی کردووە لە کوی ئەمە تقریبان ئەگەر تەقسیمی 3 ملیۆن و 100,000 دەنگدەریشی کەین کە تا ئێستا کەمترە لەو ڕێژەیە ئەکاتە تقریبان 7.9 شتێکی ئاوا دەکات ینی کەمتر لە 108 خەڵک چوون بۆ بنکەکان ئێمە تەعنەکانمان پێشکەش کردو ئەمڕۆ بە پێی یاسا دواوا دەبوو بەڵام کە 2 ڕۆژ ئیزافە کراوەتەوە بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بە تاکید مدەی تەعنیش بە تەبیعی ئەبێ درێژ بکرێتەوە ئێمە وەکو کۆمەڵ ئیسلامی کوردستان و ئەو لایەنانەی تریش ئەمڕۆ ئێمە ئاگدار بووین تەعنیان پێشکەش کردووە ئێمە تەعنەکەی ئەمڕۆمان 22 خاڵ بووە کە لەسەر پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ئەمە تەعنەکەی ئەمڕۆ لە هەولێر پێشکەشمان کردووە ئەمە بە بەڵگەوەتیاتی وەخسومانەتە بەردەم کۆمیسیۆن و کۆمیسیۆن بەڕاستی بەشێ لە وەڵامەکانیان سوپاسکردنی ئێمە بوون کە ئێمە هاوکاریمان کردوون ئەم شتانەمان هێناوە و بەڕاستی ئەمە قسەبڕینێکی کۆمیسیۆنەوە ئیقامە حوجەیەکی شەوە دۆکیومنت و دانیشتێکی مێژوویشە بۆ ئەوەی بەڕاستی سبەینێ ئەگەر کۆمیسیۆن نەهاتە ژێرباری ئەوەی ئیشە باشەکانی یا خاڵە جەوهەریەکانی ئێمە کە ئەمڕۆ پێشکەشمان کردون وەکو خزمەتێک بە کارەکانی کۆمیسیۆن وەکو بەرچاوڕوونیەک چکە بەڕاستی تۆ کافی نێت لە ژوورێکا دانیشی کۆمەڵی ڕێکاری هوەری گەورە دەربکەی یا بۆنە کۆمەڵی ئیجرائات بکەی سەیری تەطبیقی مەیدانیشەکەی بزانین لە ڕووی مەیدانیەوە ئەمە چۆنە ئێمە چاوێکی تیژی مەیدانی بووین بۆیان ئێوان کە نەزەریات دەرەکەن ئێمە پێمانتون ئەمە چاکە و خراپەکەیەتی لە ئاسی تەطبیقی مەیدانیە ئەمە ترسیانە هەن
کەواتە تۆ دەبێت سوپاسی کەسێک بکەی کە بێ کۆمەڵێشتت پێ بڵێ کە خزمەتی پرۆسەکەی خۆت بکە تۆ ئەگەر سەرکەوتوبی سەرکەوتنە بۆ خۆت بەر لەوەی سەرکەوتن بێ بۆ من بۆیە بەڕاستی ئەم کۆمیسیۆنەکە لە بەردەم ئەزمونێکی چەندی لە بەردەمدا کە بۆ وەڵامی و تانەنەی لایەنەکەمداتەوە لە ڕووی یاساییەوە ئەوان بە تاکید وەکو کاری خۆیان بەدەر لە لایەنی یاسایی وەکو کاری خۆیان تا دووسێ ڕۆژ پێش پرۆسەی دەنگدان ئەوان کاتیان لەبەر دەسە کە ئیش لەم تۆمارەیە بکەن چونکە بەڕاستی و ئەوان تیمی زەخمیشیان هەیە کە ڕۆژانە ئیش دەکەن و نزیکی بەڕێی خۆیان دەمانگێکە بێ ئیشەکەن قسەکە لەوەیە بەڕاستی ئێمە ئەم هەوڵەمان کە ئەوە کردووە بەڕاستی دەبێت چەند خوێندنەوەیکی بۆ بکرێ یەکەم ئەمە دانیشتێکی مێژوویە کە ئێمە کردومانە بەڕاستی ئێمە چوینەتە ناو کۆمیسیۆن و کوچوار هێزی خەمخۆر هەنگاوی عملیمان ناوە بەشداری کاری کۆمیسیۆنمان کردوت لەوەی پرۆسەیەکی دەنگدان هەبێ دوو ئەمە نیشانەی ئەوەیە ئەم هێزانە هیچ کێشەیەکیان لەگەڵ موعیدی انتخاباتان نییە کێشەیان لەگەڵ تەزویرا هەیە ئێمە هیچ کاتێ لەوادە نەتوانین و بەڕاستی بە فعلی دەیسەلمێنین کە ئێمە جدین بۆی ئەو خەڵکە بزانێ هیچ گومانێکی نەبێت لەوەی کە ئێمە خوانەخواستە ساردیە شتێکمان نییە بەرامبەر بەشداریکردمان لە هەڵبژارنە مەگەر ئەڵڵاهومە سوور بزانین بە یەقینی بگەین ئەوەی بەڕاستی کۆمیسیۆن سەرکەوتو نابێت لە ئیشەکەی و تۆمارەکە پڕە لە کەلێن و ئەو کاتە ڕەنگە هێزە سیاسەکان هەڵوێستی گەوریان هەبێت. سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. Introducing the LG G6, the big screen that actually fits in your head. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لێبێت بەڕێزان کاکاوژین بەڕێزت باسی تانەدانی لایەنەکان کرد لە تۆماری دەنگدەران بەڕێز وتە دەگەر کۆمیسیۆن ڕێکاری باش نەگرێتە بەر بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران و هەڵبژارنێکی پاک و ئازاد ئەنی ئەگەری بایکۆتی شێ لە ناو هێزانە ئەوە هۆشداری دراوە بە کۆمیسیۆن؟ بەڵێ هۆشداری دراوە. ئێمە بەڕاستیەکێک لەو بژاردانەی لەبەردەم هێزە سیاسیەکانە کە تا ئێستا تەبەنیان نەکردووە بیرکردنەوە بۆ لەوەی بەشداری پرۆسەیەکی ئینتیخابات نەکەن کە ئەم جارە نفسی نەتیجەیە و کۆی بەغدا بدا بەدەستەوە و بە تایبەتیش لە ئێستادا کە چۆنەڵێ ئەو خەڵکە تۆزێ بێهیوا بووە تۆزێ سایکۆلۆژیای شێواوە و متمانەی بە پرۆسەی سیاسی نەماوە. بەڵام بەڕاستی هەموو ئەمانە نەکراوە چونکە ئێمە لە نەتیجەیە
تا ئێستا قەناعەتی ئەم هێزە سیاسیانە ئەوەیە ڕێکار و پرۆسە سیاسی و مەدەنی و یاساییەکان بە قازانجی زیاتری خەڵک ئەشکێنەوە وەک لەوە ئێمە بیر لەوە بکەینەوە گەر هەڵبژاردنیش نەکەین ئەم دەسەڵاتە لە بۆشایی یاسایی زیاترە ممارەسەی کاری دەسەڵاتداری خۆیەکە و پەرلەمانێکی ئەکتیڤ و کاران نابێ و بەڕاستی هەرچیەکی بوێ دەیکا بەبێ ڕەقیب و بەبێ حساب و بەبێ کتاب بۆیە بەڕاستی تا ئێستا تەبەرنی ئەوە کراوە کە ئێمە پرۆسی ئەو هەڵبژاردنە بەشداری بکەین و مقاتعی نەکەین بەڵام بەڕاستی لێتان ناشارینەوە ئێستا ئێمە خۆشمان و هەموو دنیا هەموو عێراقیش دەزانێ ئەوە سەنگی حەقیقی ئێمە نییە کە لە بەغدا لە هەڵبژاردنی پەرلەمانی عێراقدا ڕاگەیەنرا چ پێش بژاردنەوەی دەستی چ جوای بژاردنەوەی دەستی هەموو لایەک دەزانن بەڵام ئەوە دەشدانین چ زیرەکە چۆن کراوە ئەوە زوڵمێ بولێمان کرا بەڵام ئەم جارە بەڕاستی تۆ نایی بەشداری پرۆسەیەکی هەڵبژاردن بکەی ئەگەر بزانی بە یاسا دێن یەوانە نفسی شتی بەسەرا دووبارە ئەکەنەوە کە تۆ چۆنەڵێ وەکو حەدیثەکە دەفەرمێ لا يلدغ المؤمن في جحر واحد مرتين یا من جحر واحد مرتين لە مسلمان یا کەسی شارەزا نابێت لە کوونێکەوە دووجار بگەزرێ بۆیە ئێمە قسەکەمان لە چییە؟ دەڵێن ئەگەر 100% گەیشتین ئەو قەناعەتە کە ئەم کۆمیسیۆنە توانای بەڕێوەبردنی هەڵبژاردنێکی کارا و فعال و سەرکەوت و شەفاف و پاک و بێگەردی نییە و بەڕاستی ئەو وعدەشمان لە بەشێکی زۆر لە تیمەکە وەرگرتووە کە دەڵێن ئەگەر ئێمە نەمانتوانی ئەوە بکەین یا سوور زانیمان ئەم نەتیجەیەکی پاک و بێگەر نابێ هەر خۆمان ئەعلانی دەکەین کە کاکە ئەم تۆماری دەنگدەرانە بە کەڵک نایە ئەم مقدمە غەڵەتە نەتیجەیەکی غەڵەتەیە بەدەسەوە ئەم تۆمارە پڕە لە کەلێن و کە مکورتی گەورە کەوا دەکا پرۆسە و ئەنجامی هەڵبژاردن بەلا ڕێیا بڕاوە نەخشەیەکی سیاسی نەعادل دروستکە بۆیە بژاردەی مقاتعە ئێمە بەڕاستی وەکو هۆشداریەک داومانە بەو لایەنە ئەگەر سوور گەیشتین ئەم هێزە سیاسیانە گەیشتنە ئەوەی کە بەڕاستی پرۆسەی ئینتیخابات هەوڵێکی ترە بۆ بچووکردنەوەی ئێمە بۆ بچووکردنەوەی لایەنی ناڕازی معارەزە لە پەرلەمانی کوردستانە بۆ ئەوەی بە شێوەیەکی نایاسایی و بە ساختە و بە زۆرە ملێ و بە فرت و فێڵ دەسەڵاتێکی گەندەڵ دەسەڵاتێک کە چەند ساڵی خوێنی خەڵک بە ناحەقەمژێ 4 ساڵی تر درێژە بە تەمەنی خۆی بە بەڕاستی ئەوە کەس ئامادە نییە ئەو بەشدار بێت لە مەرگی خۆیە هیچ کەسێکەوە قوبوڵ ناکە من هیچ جارێک ئامادە نیم کە بێم بەشدار بم لە بچووکردنەوەی ناحەقی خۆم جارێک فێڵمان لێکرا لە بەغدا جارێکی تۆ ڕێنادێ ئەو کرێ بۆیە بەڕاستی دەبێت کۆمیسیۆن ئێمە ئەمەشمان بۆیە لە مقدمەیە بە ستافی کۆمیسیۆن و دەبێت ئەوان لە حساسێتی ئیشی خۆیان تێبگەن ئەوان یەکەم پرۆسەی هەڵبژاردنە دەیبەن بەڕێوە پرۆسەی ریفراندۆم ڕۆی بەڕێوەیان بن بەڵام پرۆسەیەکی تا سەرسقان فاشیل بوو تا ڕادەیەک ئەمە مەعزەرەتەکە قبوڵە دەڵێن منافەسەی سیاسی نەبوو کۆمەڵی هێز لە دەروی معادلەکە بوون هەمووی بەناوی پرۆسەی نەتەوەیی بووە هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆنی چوون خەڵکەکانیان دەنگیان داوە سەرکردەکانیان دەنگیان داوە بۆیە منافەسەیەک وە کێبڕکەیەکی بینی هێزە سیاسەکانی تیانە بوو بە معنای دەنگدان بڵێ هەر بەڵێو نەخێر بوو ئەوە نەبوو بڵێ تو ئایا دەنگە دەی بە کۆمەڵ ئەدەی بە گۆڕان ئەدەی بێگرتو ئەدەی بەیکێتی ئەدەی بە پارتیە هەر لایەنێکی تر بەڵام هەڵبژاردن منافەسەی تایە سراع لەسەر تەزویر کۆمەڵی هێز هەیە دەیەوێت قورسایی خۆی کە بە تەزویر هێناوێتی لە هەڵبژاردنەکانی ترە ئەم جارە ژەوە بکاتەوە بۆیە بەڕاستی ئێمە ئەم مەترسیانە دەخەینە ڕووە بەڕاستی بە دووریشی نازانین قەنەعەتی سیاسی و جەماوەری ینی زمینەی سازە بۆ ئەوەی بایکۆتی پرۆسەکە بکرێت ئێمە دڵنیاین خەڵکێکی کەم ئەگەر وا بڕوا خەڵکێکی کەم دەچێت بۆ دەنگدان باشە تۆ لە حاڵەتێکە نەتوانی زەمانەت وەرگری لە کۆمیسیۆن کە هەڵبژاردنێکی پاک و بێگەر دەکرێت و نەشتوانی زەمانەت بێ بە دەنگدەری خۆت کە دەنگەکەی مسۆگەرە لە پارێزگاری لێکرێت ئەو کاتە تۆ بە مقاتعە دەبی بە ساحێبی ئەو لە سا 60 یەی دەنگدەران کە ئامادەنین دەنگ بن تۆ ئەبی بە ساحێبی ڕاستە لە پرۆسەی دەنگدانانیە بەڵام کە لە سا 20 چوو دەنگیدا و ڕێژەی دەنگدان ئەوە نەبوو کەواتە کە تۆ بایکۆتی کردووە ئەوەی لەگەڵ تۆ بایکۆتی کردو مڵکی تۆیە باش بۆیە بەڕاستی بژارد ئەوە مەترسەیەکی گەورەیە ئەو لایەنانەی کە دەسەڵاتی شەبن بەڕێوە هەر کۆمیسیۆن نییە چونکە هەر شتێک کراوێ لەسەر و کۆمیسیۆنەوە بەشێکی کراوە ئەو لایەنە کردویانە کە دەسەڵاتدار بوون دەبێت ئەو پەیامە ئەو مەسەجە بگاتە ئەوانیش ئایا کۆمەڵگەی نێودەوڵەتی لیان قبوڵەکە هەرێمی کوردستان 4 لایەنی سەرەکی یا زیاتر مقاتعی پرۆسەی هەڵبژاردن بکەن نەخێر زۆر باش بەڕاستی ئەزمونونەکە سەرتاپاکەوێتە ژێ پرسیارە ئەوەی ترۆک و عەربانەیەکی شکایلی باشە بەس دەمویست سەرسەرەوە بکەین جگە لە ڕێکاری قسەکردن لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردن کامڕۆ لەسەر تۆماری دەنگدەران ئێوە بەڕوون ڕاشکاوی ڕای خۆتان لەسەر تۆماری دەنگدەران بە کۆمیسیۆن وتووە لەگەڵ نەتۆیەکان لەگەڵ لایەنە دەرەکیەکانیش لەسەر مەسەلەی
بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاکووە و لە بەرنامەدا قسە بکرێت؟ بەتاکید ئێمە کە ئیشەکەین بۆ ئەوی هەڵبژاردنێکی پاک و بێگەر بڕوە تەنها لەسەر ئاساسی کۆمیسیۆن ئیش ناکەین یا لەسەر ئاساسی کۆمەڵی میهنی. بەڕاستی ئێمە لە زۆر شوێنی تریش ئەمەمان وتووە تەنانەت کاکە ئێمە بەشێکی زۆر پێویستمان بە چییە؟ پێویستمان بە حملەی هۆشیاری خەڵکە. بۆ ئەم پرۆسەی پێویستمان بە چیە بێ؟ پێویستمان بە کەناڵەکانی میدیا بێ، بە سێکتەری میدیا بێ. بۆ ئەوەی کە زەماناتی دەولی وەرگرین پێویستمان بە مفاتەحەی ڕێکخراوە نێو دەوڵەتەکانە بێ. بە جیهاتی دەرەکی دەبێ بە تەنهاری ئومەی متحیدە نییە کە زۆر جار بەداخە ئومەی متحیدەش ڕێکخراوەکەی لەگەڵ وەسعی ئاما دەڕوە. نایەت قەزەیەکی ئەو بکە بە تایبەتی مووقیفیان زۆر لە بیدایەتەوە باشی هاتن و گویان لە ئێمە گر بۆ مەسەلەی بژاردنەوەی دەستی دەنگەکان بۆ تا دەرکردنی یاسای هەمواری سێمی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. بەڵام دوجار مووقیفی ئەوان چووە خانەی بەرژەوەندی مووقیفی کۆمەڵی هێزەوە کە بەشدار بوون بە یاساییکردنی ساختەکاری لە عێراقا. بەڵام بەڕاستی ئێمە دەیان ڕێکخراوی ترمان هەیە لە عالەمێکی گەورە و گرانە مؤسساتی گەورەی میدیایی ڕێکخراوی میهنی هەن کە بێلایەنن و تەقاریری دەولی معتەبەریان هەیە. وەکاکە ئێمە لەسەر هەموو ئاستەکان ئیش دەکەین لە مەسلەی وەکوتم میدیایە، مەسلەی کۆمیسیۆنە، مەسلەی علاقاتی سیاسی و دیبلۆماسیە. باشە ئەو حتا ئەگەر پەرلەمانی عێراق کە ئەگەر ئەو حاڵەتە بگرین کە بریتی بوو لە دەرچواندنی یاسای هەمواری سێمی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق، باشە ئەماگەر بە هەوڵ و جوودێکی سیاسی و دیبلۆماسی گەورە نەبێ چۆن پەرلەمانی عێراق لە ماوەیەکی کەمە نیسابی بۆ تەواوە بوو دوای چەند محاولەیەک و ئەو یاسایی دەرەکە. بۆیە بەڕاستی ئێمە هەموو هەوڵەکانە دەین داژنانیشین بە دیار ئەو مەسەلەن چەند وڵاتەی کە لێرە قونسوڵێتیان هەیە چەند مؤسسەیەکی دیار کە لێرە هەن وەکو دووەلی ئەوروپیە وەکو نەتەوە یەکگرتووەکان هەیە بەڕاستی هەوڵەکانمان چووە بۆ دەرەوەش بە تایبەتی کۆنتاکت وەکوتم لەگەڵ میدیاکان لەگەڵ کۆمەڵە مؤسساتی میهنی و تەنان مافی مرۆڤ و ئەوانەی پارێزگاری لە دیموکراسیەتەکە زۆر تەقاریری فەسڵی و دەوریان هەیە لە پرۆسەکان. بەس سەبارەت بەوەی کە هەر ئێستش لەگەڵەوەی کە ناوی کاندیدەکانی هەڵبژاردن کۆمیسیۆن بڵێن پەسەندی کرد بەڵام ئێستش باز لە هەندێک لایەن باز لە دواخستنی هەڵبژاردن دەکەن. ئەوە بڕاوەتەوە کە هەڵبژاردن دوان ناخرێت یا خۆتەڵوێستیەوە چییە وەکو کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەم پرسە؟ ئەمە جۆرێک لەبێ ڕای خەڵکی دروست ناکە لە پرۆسی هەڵبژاردن؟ بەڕاستی دیاریکردن یا دواخستنی پرۆسی هەڵبژاردن یا دیاریکردنی وادەکەی نەپرس بە ئێمە کراوە ڕێی ئێمە وەرگیراوە. ڕێی ئێمە پێشتر وازەح بووە کە هیچ کاتێک بۆ ڕۆژێکیش بێ هەڵبژاردن نەکرێ بە گەمەیەکی سیاسی و دوانەخرێت. ئەمە لە ڕابردووشە هەمان قەناعەتمانە بوو. ئێستاش دەیڵێنەوە وجهە نەزەری ئێمە بۆ پرۆسەی هەڵبژاردن نەبوونی حساسیەتە بە هیچ وادەیەک، بەڵام بوونی گەورەترین حساسیەتە بە بەسیترین مەترسی کە هەبێ بۆ تەزویر. کێشەی ئێمە موعید نییە، کێشەی ئێمە ئەوەی سەیرەکەین تا چەندێک ئەم هەڵبژاردنە ئەگەری تەزویری لێکرێ یا بە پاک و بێگەردی ئەڕوا بەڕێەوە. ئەگەر 10 ساڵی تریش بێ کۆمیسیۆنێکی کارانە بێ ڕێی بۆ خۆش نەکرێ بۆ ئەوەی مەسەلەن تۆمارێکی دەنگدەرانی پاک حازرکە، بەڕاستی نە ئێستا ئەتوانێت و نە 10 ساڵی تریش ئەتوانێت. بەشێک لە کارەکان پەیوەندی بە ئیرادەی ئەو دەسەڵاتەوە هەیە ئەو حکوومەت و ئەو لایەنانەی کە ئیدارەی کۆمەلگایەکەن و سێکتەرەکانی کۆمەلگیان بەڕسمی لایە. بۆ نمونە ئێستا تۆ دوو وەزارەتت هەیە، وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە. چەند مانگی زۆرە من ئاگدارم کۆمیسیۆن بەڕسمی مفاتەحەی ئەو دوو دەستگایی کردووە، دەستگای ئاسایشی هەرێمی کوردستانی کردووە. باشە ئەمانە تا ئەم ڕۆژ وەزارەتی ناوخۆ دەستگای ئاسایشی لای پارتی ئەوەنەی من بزانم خۆیان باسییان کرد ناوەکانی نەناردبوو. ناوی بەحساب ئاسایشی سلێمانیان پێگەیشتووە لەگەڵ ناوی وەزارەتی پێشمەرگەیە. طبعا ئەمە تەدقیقاتی ئەوێ، ئەمە ئیشی ئەوێ، خۆ هەر گەیشتن ئەو نێ خۆ ناوی مردووشیان پێگەیشتووە، بەڵام لە 100 ئەوەنە 150-200 چەنە ناوە کە پێیان گەیشتە تا ئێستا 20 شتێکیان توانیە بسڕنەوە. ئەوانی تر داتایان نییە. بۆیە بەڕاستی تۆ کە ناوێکم بیتێ لیستێکی ناوم بیتێ بە داتای کەم و کورتەوە کاتەوە کوایە نەدابێ پێم. بۆیە بەڕاستی ئێمە لەم سەروبەندەیە نازانین هەڵبژاردنە 100% دەکرێت یان ناکرێت. کۆمەڵ دژیەوەن بڵێ ئێمە وەکو کۆمەڵ ئیسلامی کوردستانەوە و لایەنانی تریش کە ئێمە قسەمان کردەوە بە تەواوی ئامادەین بۆ پرۆسەکە و ناچینە ژێر هیچ دیعایەکی نەفسیەوە کە باز لەوە دەکا ئەگەری دواخستنی هەڵبژاردن لە ئارادایە. دووهەم کە سەیری جموجوڵەکانی یەکێتی و پارتی و هەنێ حیزب هاوشێوەیان دەکەین ئەوان نەک حملەیان هێشتا دەست پێ نەکردووە بگرەوە لە خەریکە لە حملە دەبنەوە. بەڵێنیان دەست پێ کردووە. هەر کاکە بڕۆ لە سوۆسیال میدیا من پێم خۆشە سەیری سوۆسیال میدیای دام و دەستگاکانی ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە بکەن، سەیری پەیجە سێبەرەکانیان بکەن لە سوۆسیال میدیا بە ئینستاگرامتەوە بە فەیسبووکتەوە بە هەر شێکەوە ڕۆژانە کەرتە گەورەکانی کۆمەڵگە دەبینن.
بەرپرسی سیاسی هەیە لەم سلێمانیە سەردانیکردنی پرۆژە و دەستپێکردنەوەی پرۆژەوە ئەوە دەستی پێ کردووە تو هەر کۆبوونەوە بگرە من ئاگدارم بۆ من ڕۆژانە مدیری مەکتەب کۆکرێتەوە ڕۆژانە مدیری ڕەوزە کۆکرێتەوە ڕۆژانە وەرزشوان کۆکرێتەوە دام و دەستگا ڕسمیەکان کۆکرێنەوە تۆ تا ئێستا دام و دەستگای حیزبی کۆکێتەوە مافی شخصی خۆتە لە ناو کۆبوونەوەی داخراو تا پاڵێوراوەکانە بناسیێنە مەیکە بە بانگەشەی گشتی باشە بەڵام تۆ بێی دەسەڵاتی سیاسی خۆت بەکاربێنی کەرتەکانی کۆمەڵگە کەرتە گشتەکان بانکەی وەکو مدیری مەکتەبەکان وەکو نازانم مدیری ڕەوزەکان وەکو ئەوانەی کە لە کەرتی یاسا ئەوانە ئیشەکەن لە کەرتی وەرزشە ئیشەکەن ئەمانە کە چۆن لە فەرمانبەری حکوومەتن ئەمە خۆی کارەساتە بەڵام تۆ سەیرکە یەکێتی و پارتی بەڕاستی ئێمە تەسەوورێکمان هەیە دەنگۆی دواخستنی هەڵبژاردن فێڵێکی تری ئەو دوو لایەنە بێ بۆ یەم لایەنانەی تر سار بن پێیان وابێ هەڵبژاردن دواکەوێ بۆ خەڵکی سار بکەنەوە بەڵێ خەڵکی سار بکەنەوە بەڵام دڵنیاتانەکەمەوە باجەماریش بزانێ یەکێتی و پارتی لێبوونەتەوە لە زۆرینەی زۆری ئامادەکاریەکان لە زۆرینەی زۆری کۆکردنەوەی خەڵک لە زۆرینەی زۆری ئیجرعاتەکان چونکە زۆر شتێ ئێمە دەتوانین بڵێن کە شانی وتنە لێرە وەکۆی باسێکن لە زۆر شتی تریش هەیە کە ئێمە بەتانی یاسایی بەڵگەکانی کۆکێنەوە دەدەین بە شوێنی خۆی تەنانەت هەوڵە نایاساییەکانیشیان دەستی پێکردەوە بۆچی ئێمە باسی جموجوڵی زۆری بەرچاوی کارمەندانی هێزە ئەمنیەکانەکەین لە محافەزەیە لە دوو محافەزەی ئەم هەرێمی کوردستانە کە بە لێشاو نەقڵەکەن ئایا ئەمە جموجوڵێکی ناتەبیعی نییە ئەیکێ ئەم پرۆسەیە دەکا خۆکاکە ئێمە معلوماتمان لایە شت دەبیستین بەڵام مەرج نییە هەموو شتێک تۆ لێرە بە خەڵکی بگەێنی ئێمە لە کاتی خۆیشی لەسەرەکەی و ئەم هەوڵانشی کە داومانە بۆن منەمڕۆ لەگەڵ کۆمیسیۆناچێتە ئەو خانەیەوە باش بۆیە بەڕاستی کۆمەڵ ئیسلامی کوردستان بە تایبەت بە نەفەسی تەواوەوە بە ئامادەیی نەفسی تەواوەوە ئێمە بەرەو هەڵبژاردن دەڕۆین و بەڕاستی ئێمە پێشمان وایە هەڵبژاردن ئەگەر بزانین هەڵبژاردنێکی پاک و بێگەر دەکەین دواخستنی دوو جار دەبێت بە عیبەیەکی گەورە چونکەەوە نزیکی ساڵێکە دواخراوە دیسانەوە دەکەوینە بۆ شایەکی تری نایاساییەوە دەبێت پەرلەمان تەمەنی تری خۆی درێژکاتەوە و بەڕاستی بە هەدەردانێکی گەورەی پارەی سامانی گشتیە بێت چونکە هەر کۆمیسیۆن ئێستا چەندین گرێبەستی کردووە بە ملیارها دیناری سەرف کردووە لە حاڵەتی دواخستنی هەڵبژاردنە ئەم حاڵەتانە هەموو سفرە بنەوە ئەم پارانە ژۆک وایە تۆ خسبێتە زێرە زۆر باشە بەس سەبارەت بە بێئومێدی کاتشمان کەمەوە خەڵک مەسەلەن لە بەردەم دوو بژاردەیە بێئومێد بوون یاخود بەردەوام بوون لە پرۆسی هەڵبژاردن و بەشداریکردنی تا چەندێک خەڵک زۆر بەشداری بکە ئەگەری گۆڕانکاری زۆرترە بە تاکید ئەوەی کە ناومێت بووە دەنگدەری دەسەڵات نییە ئێمە زۆر جاری تریش وتومانە لێرەشەوە لە شوێنی تریشەوە ئەو خەڵکە حەقێتی ناومێت بێ یعنی ئێمە سەرزانشتی خەڵک ناکەین ناومێدە قسەی ئێمە لە پشتی ناومێدێکەوە ئەی خەڵکینە کە ئێمە ئێستا جموجوڵێکی سیاسیمان دەست پێ کرده بوو چەندین ساڵە ئێمە بەڕووی ئەم دەسەڵاتەیە دەچینەوە گەندەڵیە خەینە ڕوو بەڵام ئێمەش و ئێوەش ڕوومان تەقیەوە بە کۆمەڵی حاڵەتە کە لە توانای خۆمان بەدەربوو تەزویرکردنی ئینتیخاباتە لەسەر ئاستی تۆی هاوڵاتی پاشەکەوتی موچەیە نازانم بڕینی ئیمتیازاتە زوڵم زۆری گەورەیە گرانی بازاڕە نەبوونی سەروەری یاسایە نەبوونی دیموکراسیەتە نەبوونی شەفافیەتە لە مؤسساتی دەولیە وەرە چی بکەین تەسەوری دنیایەک بکە تەسەوری هەرێمێک بکە وەکو قوارەیەکی سیاسی ئەگەر باشە ئەم لایەنە ئۆپۆزیسیۆنانەی تیانە بوو یا هەبوون بەڵام ڕێژە و قورساییان بە بۆنەی نەچوونی تۆ بۆ دەنگدان بوو بە نیوە لە پەرلەمانە چی ڕوئەدا ئایا ئەو نەزەریە ڕاستە ئەڵێگەر معارەزە نەبێکێتی و پارتی خزمەتی خەڵکەکەن نەخێرەوە ئەسڵ ئەساسی نییە ئەوە فێڵێکی تر یا پروپاگەندەیەکی تری نەفسی دەسەڵاتە لەگەڵ ئەو خەڵکە دەیکا ئەو کاتانەی کە یەکێتی و پارتی مانگانە مەعاشیانەدا ئەو کاتانەوە نەبووە کە بۆن منە وەڵا بڵێ لە غیابی ئۆپۆزیسیۆنە ئەوە بووە نەخێر مەسەلەکەوەی ئەو کاتەش قەیرانێکی وەکو ئێستا ببووە یەکێتی و پارتی ئەگەر معارەزەش نەبووە نەتوانی ئەوە بکەن بۆ یەکێتی و پارتی لە پێشێلکردنی یاسا لە سەروەرنەبوونی یاسایە تاریخێکی گەوریان نییە بێهیوایەکەی ئەوان پەیوەندی بەو شکستەوە نییە کە ئێمە نەمانتوانی دەنگەکانی خۆمان بێنینەوە لە پەرلەمانی عێراقا بێهیوایی ئەوان تاریخی زۆر لەوە کۆنترە کەواتە وەرن با سەرچاوەکانی بێهیوایی وشکەین بێهیوایی تۆ بەوە ناڕەوێتەوە تۆ مقاتعی دەنگدان بکەی بەڕێزان بۆ نمونە ئێمە حاڵەتمان لەبەردەستە لە هەندێک شوێنی هەرێمی کوردستانە ئەوانەی کە نەچوون دەنگ بدەن تەسکەرە کراوە بە ناوی ئەوانەوە خەڵکی تر تۆ 18 ساڵی نەچووی دەنگ بدەیت تەسکەرەیەک بۆ کەسێک کراوە 18 ساڵ یا 7 ساڵە چوە بە ناوی تۆ دەنگی داوە بۆ نمونە تۆ ناچی ممارەسەی ئیرادەی خۆت بکەی خەڵکێکی تر دەچێت ئەوە دەکات کێ دەچێت ئەوەی کە توانای ئەوەی هێبشێ لە باتی تۆ دەنگ بە خۆ من ئەو توانایم نییە
بۆیە بەڕاستی تەنانەت هەتا احتیمال ئێمە داوامان کردووە ئەوانەی کە ناویشیان مردووە ئەو 100 کۆمیسیۆن لە سایت ئەوەی کا بۆ ئەگەر تۆی کۆمیسیۆن ناتوانانی ئەو ناوە حەقیقی بدۆزیتەوە بەڵام من ئەزانم مردووەکەم چیە بە تاریخەکەی ئازانم ئەچم ئەڵم کاکە فلانی کوڕی فلان یا کچی فلان ئەوە مردووی منە بڕۆ ئەوەی بکە هیواداری نەو خەڵکە لەوە تێبگات کە ناومێدی باری گرانی سەرشانی ئەویش و ئێمە خۆرسترەکە زۆر بە کورتی لەگەڵ نزیبوون هەڵە بژاردن باز لە گفتوگوینیان هێزەکان دەکرێت تا هیچ زمینێک لەبارە بۆ گفتوگۆ زۆر بە کورتی بێ نەخێر هیچ لەبار نییە من قەنەعەتم وایە زۆر جار تەوزیفی هەندێک لێدوان هەندێک دڵسۆزیم هێزە سیاسیانە ئەکرێ ئەخراب تەفسیرەکرێ لەسەر چی کە علاسا زەمانە تەنازولی سیاسیەکە نەخێر ئەگەر قسە لەسەرەوە بێت لە بەیاننامەکەیم چوارلایانە باسی تەوافق و شەراکەی نیشتیمانیە کرێ کاکە هەموو شتێک زمینەی خۆی ئەوێ ئێمە باسمان لەوە کردو ئەوە ڕێکاری هەیە ئەبێ کاتێک تەوازون کاتێک تەوافقی نیشتیمانی کاتێک ڕیزیوێک دەنگی دروستە بێتەوە لە پێشەوە مافەکانی خەڵک بدرێ دوای ئەوە هەموو غەڵەتەکان بخرێنەوە شوێنی خۆیان هەموو غەڵەتەکان ڕاست بکرێنەوە ئایا قەیناکە ئێمە هیچ عەقڵە قبوڵی ناکە ئەو هەموو تەزویر و ساختەیەمان لێکرابێ بچین لەسەر مێزی دەسەڵات کۆبینەوە نەخێر ئەوە هیچ معنای زمینەی نییە ئێستا و گفتوگۆ نەخێر و زمینەی نییە و بەڕاستی کاتێک گفتوگۆ زمینەیە بێ کە ئەساسی هەبێ کە لە ئێستاە هەموو دیوارەکان هەموو پایەکانی ئاشتەوایی ناوخۆیی و هەموو پایەکان یەکرزی کوڕوخاوە لەسەر دەستی یەکێتی و پارت زۆر سوپاس بۆ بەڕێز ساوژ عومەر بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ